زانستی لەگە کۆمەڵە گەنجێکە هاتین بۆ شاری کەلار و کفری ئێستام لەناو قەیسەری شاری کفریان بەڵام وێرانبوون و داڕوخانی بەشێکی زۆر لە بیناکانی ئەم قەیسەریەوە نیشانەکە کورد و ئێمەی گەنج هیچ گرنگیمان نیاو بە مێژووی خۆمان لەبەرەوەی ئەم شارستانیەتە وا تێکچۆ لێرە کە ئێمە مێژووی خۆمانی پێ لە بیرەکەین. بەشێک لە دوکانەکان هێشتا خەڵک تایە ئیشەکەن بەڵام لەتەنیش ئەو دوکانانە هەنێکی تری لەیە کە وێران بوو هیچ سیمایەکی پێوە دیار نییە کە مێژووی کوردی بێت. ئەم وەکە ژنانی گەنجانی تێکۆشەر ئیرۆ ئەم هاتنە تشوونێ هەری تایبەت هەری کنتوری کەلار و کەفرێ ڕاستی شوونە گەلکی یعنی کەبنن کنتورینە ئەس هێویتکم گۆ هەر کەس مڵەتێمەی کورد وەرەی سەردانی بە هەردوو شووناکێ شوونەمەی تایبەتن فلکلۆرینە تاریخێمەی کەڤن تێدەنا یعنی گەلک شتێک و یەک بخواز بێ پرسێ گەلک پرسیارەیە ناکێ هەنە یەک دووف کەوێ ئەن ئەڤ دەڤەرێ ئاساری یعنی چل دووف هەیە چاوا بوو چمە ولۆ بوو دژمن چاوا کرد ئەس هێویتکم گۆ هەر کەس وەرەی سەردانی بە هەردوو جها و ئێمەژی وەکو ژنانی گەنجانی تێگۆشەر ئەم زیارەتی بە هەردوو جها بوونە ڕاستی جهەکی گەلکی کلتوری بوو جهەکی گەلکی تایبەت بوو بۆمە گەلکی گرنگ بوو گەرەک فێدەژیل مەکرد مەگەلک معلوماتی جێگرتن ئەس بانگەوازی دکم هەر کەس مڵەتێمەی کورد گۆوەرنە بە هەردوو شوونە هەری تایبەت شوونە هەری گرنگن بۆمە و کلتورینە